سعید کە خەڵکی قەزای قایمی پارێزگای ئەنبارە کە لە ژێر کۆنتڕۆڵی داعشدایە چەند ڕۆژێک لەمەوبەر بە قاچاق ئەو قەزایی جێهێشتووە و خۆی گەیاندووەتە لای کەسوکارەکەی لە کامپی قۆرەتووی سەر بە قەزای خانەقین باسی بارودۆخی قەزای قایم و چۆنێتی هەڵاتنی لەدەست داعش بۆ دەنگی ئەمریکا دەکات. بالنسبة لمناطقنا عانە و ڕاوە بەنیسبەت ناوچەکانی ئێمە ئانە و ڕاوە و قایم کە ئێستا کەوتۆتە دەست داعش بە هەزاران لە دانیشتوانەکەی ئاوارەی سەرسنوور بوون و بڵاوبوونەتەوە مامەڵەی داعش زۆر خراپە لەگەڵیان و ڕێگە نادەن کە سات و چۆ بکە ئەوان داوای بەیعەت لە هەموو کەسێ دەکەن و کەسانێکیش کە هیچ ئیشیان نییە بۆ بەدەستهێنانی پارە بەیعەتیان پێدەن هەر کەسێکیش توانای مادی هەبێت دەتوان لە ڕێگەی قاچاقەوە دەربازی سووریا بێت قاچاقچیەکان خەڵکی سووریان و بۆ دەربازکردنیە کەسێ 500 دلار وەرەگرن ئەوەی ئەو پارەی هەبێت دەرباز دەبێت ئەوە شینەی بێت بۆ خۆی دادەنیشێت من یەکێک بووم لەوانەی بۆ دەربازبوونی خۆم و خێزانەکەم ناچار بووم دوو ئۆتۆمبیلەکان بفرۆشم و 3300 دلارمدا قاچاقچی تا لە ڕاوەوە گەیشتمە کەمپێکی سەر بە سلێمانی. بە پێی وتەی سەعید زۆربەی ئەو قاچاقچیانەی بە پارە و بە قاچاق خەڵک لە ژێر دەسەڵاتی داعش دەرباز دەکەن سوورین و لە ترسی داعش بە نهێنی مامەڵە دەکەن. للمهرب اللي هربنا احنا ئەو قاچاقچی ئێمەی دەرباز کرد بەڵێنی پێدەدای سبەینە دەربازت بکات بۆ نمونە دەیگوت بەیانی دێم بەڵام لە ترسی داعش نەدەهات لەوە دەترسات زانیاریەکان بگاتە داعش بۆیە 3-4 ڕۆژی دەویست تاوەکو دەربازی کردی من یەکێکم لەو کەسانەی دوای 4 ڕۆژ چاوەڕوانی ئینجا قاچاقچەکە هات لە ماڵ نیوەی پارەکەم پێدا و نیوەکەی تری دواتر پێمدا لە سەعات 8 شەو هات بە دوامدا لە ڕاوە بردینی بۆ قایم و لێوەشەوە بۆ سووریا. وەکو سەعید ئاماژەی بۆ دەکات ئەو هاوڵاتیانەی کە لەدەست داعش هەڵدێن گەر لەلایەن ئەو ڕێکخراوەوە دەستگیر بکرێن چارەنووسیان ڕوبەڕووی مەرگ دەکرێتەوە. بالنسبة لذول المهربين بەنیسبەت ئەو خێزانانەی کە هەڵدێن گەر داعش دەستگیریان بکات سزای توندیان دەدات بۆ نمونە دوو لەو خێزانان لە کاتی هەڵاتندا دەستگیرکران و فەرمانی کوشتنیان بەسەربڕین بۆ دەرکرا لە مزگەوتەکە بانگەواز کرا و خەڵکی ناوچەکە کۆکرانەوە و لە فولکەی شار وەک چۆن مەرسەر دەبڕێت بەو شێوەیە سەریان بڕین اینجا بەنیسبەت سەرکردەکانی داعشەوە کە خۆیان ئەمیریان پێدەڵێن تیایاندا سعودیە تێشیاندایە یەمەنی و جەزائیریە تێشیاندایە خەڵکی ناوچەکەیە بەڵام کەمتر لە خودی خەڵکی ناوچەکە ئەمیر دەستنیشانەکەن چونکە ئەو خەڵکە بە چاوی نزمتر سیر دەکەن وەک چۆن لە پۆلیسدا پلەپلە هەیە لای ئەوانیش بە هەمان شێوە بەڵام زۆربیان عەرەبی غەیرە عێراقین. بەشی زۆری ئەو خەڵکانەی ژێر دەسەڵاتی داعش جێدەهێڵن بەهۆی گرانی خۆراک و نەبوونی کار و ترس لە هێرشی هێزە عێراقیەکان هەڵدێن. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک.